ژمارەیەکی بەرچاو لە ئۆکرانیەکانی دانیشتووی هەرێمی کوردستانن بۆ پشتیوانی لە کەس و کار و وڵاتەکەیان لە بەردەم بارەگای نەتەوە یەکگرتوەکان لە هەولێر گرتبوونەتەوە. ئەوان هاوڵاتیانی سڤیل مناڵان ژنان دەکوژن ئاگریان بەردایە وڵاتە جوانەکەمان تکایە ئێمە داوای یارمەتیتان لێ دەکەین شەڕ لە ئوکرانیا ڕابگرن شەڕمان ناوێ دەمانەوێ بە ئاشتی بژین. ئەم ژنە هاوڵاتی و خەڵکی ڕووسیایە بەشداری لە گرتبوونەوەی هاوڵاتیانی ئۆکرانیدا کردووە و داوای وەستانی شەڕی نێوان وڵاتەکەی و ئۆکرانیا دەکات. من دەمەوێت پشتگیری لە ئۆکرانیا بکەم من دژی پوتینم دژی ڕووسیانیم من دژی پوتینم من دەمەوێت ئەم شەڕە ڕابگرێ ئەو دەستی پێکرد و هەردەبێ ئەو ڕای بگرێ هەر ئیستا. ئەم کچ و ژنانە دروشمی جۆراوجۆریان بەرز کردوتەوە. ئەوەی کە دەگوزارێ ئێمە لەبارەی خانەوادەکەمانەوە زۆر نیگەرانین زۆر ژن لێرە هەیە کە مناڵەکانیان لەو وڵاتەن نازانن چی بکەن خەڵک تێناگەن بگرە هەڵاتن لە ئوکرانیاش جێی مەترسیە لەبەرەوەی لەسەر ڕێگاوبانەکان تەقە دەکەن و لەشکری رووسیا تەقە لە هاوڵاتیانی سڤیل دەکەن و ئەمە ئەوە نییە کە گوێمان لەو داستانانەدایە کە گوایە درۆیە نەخێر ئەوانە درۆ نیەن. سەرباری دووری لە کەس و کار و وڵاتەکەیان نیگەران و دڵگەرانی ئەم شەڕ و پێکدادان و ئاوارەیی و کوشتن و برینداربوونیان هەیە کە بەهۆی ئەو شەڕی نێوان رووسیا و ئۆکرانیا دروست بووە. ئاسان نییە ڕوونی بکەمەوە کە بۆ ئێمە چەندە سەختە لە ڕاستیدا ئەمە کەمترین شتە کە لە دەرەوەی وڵات ئێمە دەتوانین بۆ وڵاتەکەمانی بکەین. ئێمە هەموو لێرە کۆبووینەتەوە بۆ ئەوەی ببینن ئێمە پێویستمان بە پشتگیریە لە هەموو ڕێکخراوەکانەوە لە وڵاتەکان و لە وڵاتانی تر بۆ ڕاگررتنی پوتین بۆ ڕاگررتنی ئەم شەڕە. بەشی هەرە زۆری ئامادەبووانی گردبوونەوەکە لە کچان و ژنانی ئۆکرانی پێکهاتبوون بەشێک لەم کچ و ژنانە خاوەن کار و پرۆژەی خۆیانن لە هەرێمی کوردستان و ژمارەیە کوردیش لە گردبوونەوەکەدا هەبوون ئەوانیش خاوەن کار و ئیقامەی ئۆکرانیا بوون وەلێ لە ئێستادا گەڕاونەتەوە بۆ هەرێمی کوردستان. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر.